گەشتێکی دوور و درێژیان لە پێشە. بیلال و ڕەزوان و شەعبان سێ گەنجی پایسکل سوارن. بڕیاریان داوە بە پایسکل لە هەولێرەوە گەشتی شاری مەکە لە وڵاتی سعودیا بکەن. شەعبان سەرۆکی تیمە گەشتیاریەکەیە. ئەو ئەزموونێکی زۆری لە گەشتکردن بە پایسکل هەیە. ئێستا بەرەو سعودیاچین لەو من گەشتێکی زۆر خۆشە، چونکە کەلوپەلم باشترن، پایسکلم باشترە، ئەزمونم باشترە، ئەو غەڵاتی و هەڵەی بەرێم هەبوو ئێستا چارەسەر کران لە بەراو خیبرای کە ئینشاڵا و گەشتەش تەمام بیت. بۆ گەشتەکەیان ئەم سێ پایسکل سوارە ڕێکارە یاسایەکانی گەشتکردن و تەواوی پێداویستەکانیان لەگەڵ خۆیان هەڵگرتووە و خۆیان بۆ هەموو ئەگەرێک ئامادە کردووە. ژەمە ئەو شانەی بەکاری دێنین کۆمەڵ ئەپلیکیشنێکن کە لەگەڵ قەمەرسناعی ڕەبتن کە وەرزجوانان و پاسوانێک کە گەشتی وڵاتانی پێدەکەن ئەو ڕێگانە هەڵدەبژێرین کە سەلامەتن و بەعام ئەو GPS-انی کە لەسەر ئۆنلاین بەکاردێمە بەکاریان دێن و سوود وەردەگرین. ڕەزوان یەکەم جارێتی بە پایسکل گەشتی دەرەوەی وڵات بکات. پێشتر تەنها لە ناوخۆ پایسکل سواری کردووە. هەر بۆیە زیاتر لە 2 مانگە ئامادەکاری و ڕاهێنان بۆ ئەم گەشتە دوور و درێژەی دەکات. وەکو یەکەم ئەزمونمە بۆ دەرەوەی وڵات، بەڵام ئەزمموی گەشتی ناوخۆم هەیە و ئەزمموی ئەوم هەیە کە 2 مانگە خۆم ئامادە کردو بۆ ئەم گەشتە و ئینشاڵڵە بە سەرکەوتوی ئەنجامی دەدەین. گەشتی ئەم سێ پایسکل سوارە نزیکەی 2400 کیلۆمەترە. ئامانجی ئەم وەرزشکارانە لەم گەشتەیاندا هاندانی هاوڵاتیانە بۆ وەرزشکردن و بەکارهێنانی پایسکل. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.